بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارم لخوي متعال جل جلاله رمضان پیرۆز لە هەموو لایەکمان قبول بکە، طاعەت و چاکەی ئەم مانگە پیرۆزە لە هەر تاکێک لە هەر نەفرێکمان خوای گەورە لە تەرازوی چاکەکانمان بۆمان بنووسێ، اللهم ئامین. گەشتنە باسی بابەتێکی تر، ئەو بابەتەی ذوالقەرنەین، قسەی چوارەمی سوورەتی کەهف، و باسی هەندێکمان کرد لە خزمەتی جەنابتاندا لە ئایەتی 83 بۆ 98 باسی ذوالقەرنەین کە مەلیکێکی عادلە دادپەروەرە وەختی خۆی هاتووە لە نێوانی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ عیسی عەلەیهی سەلام 300 ساڵ لەو زەمانەدا بووە، یان هەندێکیان وتوانە پێشی ئەوە بووە. ئەمجا ئەمە خوای پەروەردگار لە قورئاندا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕائەگەیەنێ، ئەڵێ باسی ئەم قیسە و ئەم بەسەرهاتت بۆ دەکەم ئەی محەممەد، چونکە کافرەکان قوڕەیشەکان پرسیاریان لێ کرد بۆی بزان ئایا ئەگە محەممەد پێغەمبەرە ئاگای لەمە هەیە؟ خوای گەورە لە قورئاندا لە سوورەتی کەهف تۆماری کردووە. ئەم مەلیکەش ئەوە بوو، ئەوەی مسلمان بوو، هەوڵێدا خەڵک بێنێتە سەر ئەو دینە پاکە، عەدالەت، یەکسانی، خەڵک بەرەو چاکە بەرێ، هاوردی. بەڵام لە هەموو زەمانێکە خەڵک هەمووی نایە ئیلا کۆمەڵێکی دەمێنێتەوە. ئەم کۆمەڵەش ماوە، ئیتر دوای ئەوە وای لێ هات کە ئەم کەوتە جەنگ لەگەڵیانە. دوای جەنگەکە ئیتر وای لێ هات مسلمانان لەگەڵ مەلیکەکە بۆ نمونە زۆر نەبوون، چونکە کەمبوونە، پەیدا زۆرە بوون. لەگەڵ ئەم قیسەی ئەمەدا دوای ئەوە خوای پەروەردگار مەخلوقاتێکی تر بە ناوێکی یەئجوج مەئجوج کە یەکێ لە نیشانەکانی قیامەتە هاوردی، و لەگەڵ ئەمە باسی ئەکا ئەم حادیثە و ئاگدارمان شەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم بارە خودای گەورەش لە قورئاندا باسی کردووە. ئەچینە سەر ئەوەی لە ئایەتی گەیمانە لەورا ڕاوەستاین، ئایەتی 89 ثم اتبع سببا، کەواتە خۆر هەڵات و خۆر ئاوا، تا خۆر دەرەچێ ئەدا لەکوێ کە خۆر ئەڵا و خۆر هەڵات و خۆر ئاوا. ئەمە هەمووی ئەتوانین بڵین هەمووی دەستی گەیی پێی ئەم پیاوە. و دوای ئەوە شوای لێ هات کە ئەمجا ئەوانەی کە خراپە و خراپەکاری بوون هاتون لەگەڵ ئەم مەلیکە شەڕیان کردووە ئەوەی کە بتوانن کەچی خراپە و خراپەکاری بەرپا بکەن. ئێستا زمانێک خەڵکێکەی لەسەر زەوی من و تۆ داژە با خراپە بکەین، وەک یەهود بۆ خراپە ئاکایسە، بۆ ئەوی ئەوان وا ئازانن دنیا چەندێک خراپە زۆر بێ دەجال تێ، بەزەبت شوایە دەجال تێ. ئەوان ئەڵێن دەجال لە ئێمەیە، ئەو کاتە دەسەڵات ئەگرینە دەست، یعنی کۆمەڵێک خەڵکەن ئێستاش خراپە و خراپکاکاری، چونکە بۆ چاوەڕێی سەرگەورە خراپەکانیانە. کۆمەڵێک تریش بوون لەو زەمانەدا چاوەڕێی سەرگەورە خراپەکانی وەک یەئجوج و مەئجوجە کە هاتن پاڵیان پێداو. ئەمانە هاتن ئەو کاتە مسلمانان چیان کرد؟ نەیانتوانی بەرامبەریان بگرن، چونکە ئەمانە مەخلوقاتێ بوون، هەندێک خوای گەورە دەسەڵاتی پێداوین لە دەسەڵاتی بەشەران نییە بتوانێت بەرامبەری ئەمانە بگرێ. وەک دەجالە بۆ نمونە، یەئجوج مەئجوجە، ئەو دەخاڵەی ئەو نیشانەی علامەتی قیامەت ئەگەر خوا دەرفەت بدا لە محاضەرەکانی تردا باسی دەکەین ئەگەر خوڵقتان هەبوو لە دوای ڕەمەزان هەفتەی ڕۆژێ، یان ئەگە توانیمان لە جومعەکاندا. ئەمانە بۆیە خوای گەورە دەسەڵاتێکی پێداون بەشەر ناتوانێت بەرامبەریان بگرێ، چونکە ئەمانە هاتون زۆرن. ئەو بەحر کە بەحری محیطەوە بزانم من ئەڵێم گەینەتە ناوڕاستەکەی، ئەڵێن وەخت خۆی ئەمە ئاو بووە، یعنی گوشتیان کردو گشتیان خواردووە، حەچی نەماوەتەوە. ئەدەنە سەر هەرچی ئاوەدانیەکە زەوی بۆ نمونە گشتی زەرعات بێت کە دایەنە سەریان لەو سەر و دەرچوون هیچی پێوە نامێنێ، گشتی ئەخۆن. ئاوایە ئەم بەشەرە، ئەم نەوعە بەشەرە جیاوازە، وەک خۆمان نییە. ئەمجا دایم و ساعت حەزیان لە کوشتارە، حەزیان لە بڕینە، حەزیان لە کاوڵکردنە، بۆی ئەمانە و جلوبەرگیانش جلوبەرگی تەواوەتی نییە لە بەریانە، وتر دژمنیان مرۆڤەکانە ئیلا ئەوانە نەبێت کە لەگەڵ خۆیان هەبێ. باشە، ئەمجا فەرمی خوای متعال جل جلاله حتى إذا بلغ مطلع الشمس وجد تطلع على قوم لم نجعل له من دونها سترة.
فکریان کردەوە ئەمە ئەبێ بربەستێکی بێ، ئەمە وابن دنیا کاولە بێ، دنیا نامێنێ، کەسی نامێنێ. ئیتر لە دوای ئەمەەوە بە شەریعەت نامێنێ، ئەبێ چی بربەستێکیان بۆ دانن، بربەستێکیان بۆ دانن ئەگەر ئەم خراپەکە. كذلك وقد أحطنا بما لديه خبرا ثم اتبع سببا حتى إذا بلغ بين السدين وجد من دونهما قوما لا يكادون يفقهون قولا. اجي امان هاتن كاتي هاتن بجن روج آوا وخور آوا مشرق ومغرب حتى هاتن كين كوتنا بين دو جبل بين السدين، السد بمعداي ليرة جبلتي ولا معنا فرمن دو شاخ اللي وراوتيان أي ملك باي أمتر أمانة فرصته لما نبي ناتو أن هلو بينوتين بويشتي لم بينادان النين يديما. أما ليكاش خواي برودقار فيري كذ قالوا يا ذا القرنين إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض، يأجوج ومأجوج أي ذو القرنين أي ملك عادل أمانة براستي فساد بلا وكان ولا سرزوي. فهل نجعل لك خرجا على أن تجعل بيننا وبينهم آية اشتكني بدستمان وبتواني فاصل يشتي لبيني خمان وأمان بكين بوي أوانين من المانا. أم جاء أوي فرمو خواي متعال جل جلاله أم جاء فرمي لدوايوا قال ما مكنني فيه ربي خير فاعينوا بقوة أجعل بينكم وبينهم ردما عفو. أم جاوتي أوي كمنو تولن قدرتي أو ما نية كأما بتواني مشارة سدي وعن بكين بلام أو قوة باشا كخواي پروردگار بيمان دا وتيان شيء وتي خواي قول أمري كردوه آتوني زبر الحديد حتى إذا ساوى بين الصدفين قال انفخ حتى إذا جعل النار قال أتوني افرغ عليه قطرة. أما سي مرحلة دانا وتيزاين شبكن مدام وإخوائي متعال أما بيوتهم أحسن بينن أحسن بينن بتوين نوا أحسن دنيا كوكر دوا خريان كد أحسني كي زور أجري تبر أجريان تبردا طبعا أصلا تايوتو كتايو كردي أنا الصدية ديواري كي كونكريتي لدواي أمشتيب كان وتي مس جيتي كان مس ديواري كي كونكريتي هم أصلا هم مس جيتي نكون كري نكشتو ما يشتك قال هذا رحمة ربي فإذا جاء وعد ربي جعله دكا. أما رحمتي خوايا مني فيركت أزاي خومني بخلقك الله بلام أجر وعدي خواهات أمانة درجن يعني أمانة هاتانية خوا مولتي داناو استدوا مولتي داناو وكان وعد ربي حقا وعدي خواش جيبجي أكري الراس تو جيبجي أكري استلو روجوا أمان خريك همو روجا دين أم ديوارة كن أكن يا جوج هلا حديث كتير دادو بيغمري خوا كوني دكن همو روجا كوني دكن أروانا وادينا وبياني سيركن هم بربوتوا وأخوي ليدي هالروجي بزان كان كيلي برن خليشي تلو شون كوني كان أو ترخوي عن زاني علمه عند الله على آخر روش كم إيشي أمانة يتر تواو بيشكينن بربستك لابدن چی ئەڵێن إن شاء الله بەیانی تەواوێک بەیانی تێن ئەوە خۆی ماوە لێ ئێدەن چییە بێ ئەو دیوارە ئەڕمێنن بە بۆنەی ئەو إن شاء الله خواوە خۆی ئەیهێلێتەوە تەبەن ئەوە عادی خوایە خوا لەو کاتا داینا لە کات و ساتی خۆیان دەرچێ. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەمەمان کردووە یعنی هەردێن بەستر خوا ئەزانێ ئایا مەگەینە ئەوەیان ناگەین ئەگەر گەیشتین خوای گەورە بمان پارێزێ نەگەیشتینیش خوا ئەوانە بپارێزەوە لە دوای ئێمە دەمێننەوە. کەواتە یەکێ لەو سیفاتانەی ئەم یەئجوج و مەئجوجە کە باسەکەن ئەڵێن واتە هیچ جلو بەرگێک و هیچ شتێکی ڕاخراو لای ئەمان بوونی نییە، یعنی وەک ئێمە نییە جلو بەرکەنە بەر و شت دابخەن و وەک بەشەریەتی ئەمڕۆ جلیان هەبێ و بانیان هەبێ خەوتنیان هەبێ و شت ئەوانەیان نییە. کەسێکن لە دەشتەکی دەکەن و لە ئاوەدانیان نەبینیوە قەت لە ناو دار و درەخت یعنی دار و درەخت ببین وەک شتێکی عەجایبە بەروون بوو ببین وەک شتێکی عەجایبە مەخلوقات ئەم بەشەریە لە ئێمە ببینن وەک شتێکی عاجباتیە چکە ئەوان لە شوێنێکی چۆڵاو بوون بۆی حەزیان لەمانە نییە. ئەمە سیفاتی ئەوانە کە باز دەکرێت و وتراوشە نەکێ و نەشاخ لە شوێنێکی دەشتن کێ و شاخ و باخات و ئەمانەیان نەدیوە هیچ شتێکی زۆر عەجایبە لایەن ئەم شتانیان بە هیچ شێوەیەک
كنديوه پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرمایشتێک مانەیە زەینەب بگێڕێتەوە یەکێ لە دایکی مانداران ئەفەرمێ خەوتوبوو پیغمبري خوا صلى الله عليه وسلم هەستا پیغمبري خوا صلى الله عليه وسلم کاتێ هاتە خەوا خەبەری بۆ ڕەنگی ڕوخساری سوور هەڵگەڕابوو لەم چای مبارەکی سوور هەڵگەڕابوو وتیانەی پیغمبري خوا ئەوە چییە؟ وتی یەکسەر هاوار و دەنگێکی لێ بەرزەوە بوو پیغمبري خوا وتی وەیل بۆ عەرەبەکان یان بۆ عەرەب کە فەرمووی لە شەو ڕۆژێکدا بۆ نموو لە شەڕ و خراپەی ئەو فیتنەیە وتیان کام فیتنە؟ ئەی پیغمبري خوا صلی وتی فیتنەی یەئجوج و ماجوج یعنی پیغمبري خوا صلی وسلم کە خەوێکی بینێ پیانەوە دەرئەچن فەرمووی وەک ئەو دوو پەنجەوان پەنجەی شایەتمانی مبارەکی و پەنجەی ناوڕاستی وەکەوان یعنی چی وەکەوان؟ قصدیان ژمارەکان وتویانە یعنی ئەمەنە زۆرن هەندی عولەما تەفسیریان کردووە زۆرن هەندێکیان وتیانە وەک ژمارەی ئەو دوو پەنجەنێکێکیان کەمێ ئاوایە وەکێکیان کەمێ ئاوایە کەوا وتیانە یان عەدەدیان ڕێژەیان زۆرە لە حەد بەدەر بۆیە بێن ئەمەنە قەڵەباڵغا تو هەر بیبینی تۆقتەچێ پێتەوە ناگرێ بەرامبەری بێژی ئەمە یعنی چۆن ئێستا بچێت دەشتەوە تەماشا بکەی کاتێ ئەڵێن جێیشێتیە لەشکرێتیە کە ئیبینی زۆرە لە ئەندازەی بەشەریەت زۆرە ئەمەنە زۆر بۆیە بەشەریەت هەر ئەیان بینێ ببینینیان هیچی پێ ناکرێت سەرسام دەبێ ئەمجا پێغەمبەری خوا سەڵ دوای ئەوە فتح يوم ئەژێ ڕۆژێکیان بۆ دەکرێتەوە مثل هذا وحق قال قلت يا رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئایا لەناو ئەچین ئەگەر ئێمەش بمێنین چاکەکانیش بمێنێ پاکەکانیش بمێنێ لەناو ئەچن لەو زەمانە یان هەر بەسەر خەڵکی خراپە ئەمانە دێن ئەمە دایکی ماندارانە پرسیە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمجا فەرمووی بەڵێ ئەگەر بێن فەرمووی بەڵێ ئەو کاتە چاکەکانش چێ بن لە نێوانیاندا هەن بەڵێ بەڵام تیاچن بەڵام نیشانەیەکی دانا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چی؟ قال نعم إذا كثر الخبث عفو يعني خبث فرقينيا أفرمي چی کاتی ئەمانە پەیدا بن زمانێک کە زۆر خراپە بەرپا بێ بە تایبەتی پێغەمبەری خوا فەرمێ زمانی فەساتی داوێن پیسی فاحیشە زینا ڕەگەزبازی های سەگشتی پەرەی پێدرێ ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی ئەم مەخلوقاتەی خوایە دەربچێ یەکێ لەوانەیە ئەوانە حتا زیاد بکە ئەمان ڕۆژیان نێزگە بێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ئینسان ئێمە ئەمەیە بەڵام دەرس و عیبرەتمان لەمە چی وەرەگرین چونکە ئاەتەکانمان تەقریبەن لە خزمەتی جەنابتانە باسمان کرد ئەچینە سەر دەرس و عیبرەتەکەی چونکە زۆرە ناکرێ گشتی بە تەفاسیل باسکەین دەرس و عیبرەت لەمانە چەند دەرس و عیبرەتێک وەرەگرین لەم قیسەیە یەکەمیان ئەوەیە استعداد للعمل يعني خو آماده کردن بۆ کار سێجا خوای متعال جل جلاله لە قورئانە فەرمووی ثم اتبع سببه سێجا ئامادەی دووبارە کردەوە يعني سێجا مەلیکەکە خۆی ئامادەی کردووە بۆی خەڵکەکەی بێنە دەنگەوە چارەسەری گرفتەکە و کێشەکە بکەین لە قورئان دووەمیان ئەوەیە ئەبێ بۆ نمونە دەسەڵاتداری وڵات وەک ئەو مەلیکە عادلە ببینە دەسەڵاتداری وڵات ئەبێ چی بکە؟ ئەبێ خزمەتی خەڵکی خەیر بکە نەک شەڕ هەر دەسەڵاتدارێک لە هەر کات و ساتێکدا لەگەڵ خەڵکی چاکا بوو ئەو دەسەڵاتدارە بەرەو عەمری درێژە بێ هەر دەسەڵاتدارێک لەگەڵ خەڵکی فاست و خراپ و دوو لە ڕوو جەنابتان خراپەکاری بوو عەمری کورتە بێ هەرچەنێ بە قووەت بێ ڕۆژ بە ڕۆژ لە قووەتە ئابڕێ ئەمە وایە ئێستا ئەم مەلیکە چەندێ زەعیف بوو بەرامبەر خراپەکە خوای گەورە یارمەتیدا خەڵکەکەش یارمەتیدا ئەوە بوو بەرامبەر چی بەرامبەر ئەو کەچی یەئجوج و مەئجوجە کە مرۆڤەکان خوای گەورە ڕەشەکە ئەلێوا توانی سەدێک دروستکە و نێنە ملیانە ئەمە دووەمیان کەواتە ئەبێ ئەو دەسەڵاتدار لەگەڵ چاک و پاکەکانە بێ ئەهلی خەیر بێ سێمیان ژیان وڵات چی فەرد بیت ژیانت قورسە بێ و چی دەسەڵاتدارش بێ ژیان قورسە بێ بەڵام گرنگەوەیە تۆ دایم و ساعات خۆت و چی وەک مرۆڤ لەسەر دنیا ئەوانەی کە دێتە ڕێگات بربەستەکان
کۆڵ نەدەی سارد نەبیتەوە یەکسەر تەسلیم نەبی وەک مرۆڤی ئینسان وەک ئەم پیاوە چاکە وەک دەسەڵاتدار زیاترش نابێت دەستیم بی ئەبێت چارەسەریکەی نابێت پشتگوێژی خەی بۆ چونکە پشتگوێت خست ئەمە 1 2 3 4 خۆی سفری چ نییە 1000 سفردانە پاڵێکەوەیش نییە وانە بەڵام تۆگە یەکت دانا بەیانێتە دوو دانا بێتە 3 3 4 5 بەڵام تو یەک چەندێک قیمەتی کەمە سفرێدانە لە پاڵی زۆرە کادە ئەی سفرێتر دانەوێتە 100 زۆرە هەتا سفردانی زۆرە خۆ سوفرەکە هیچ نییە بەڵام ئەوبنەی یەکەکەوە بێتە شت تۆش خراپەکان وایە ئەمڕۆ خراپەیە کرا هەر چارەسەر نەکرد خراپێتر تێدەبانی ئەوش دەی وای لێ دێ ئیتر هەرت بۆ خۆتدا دەچی ئەوە تەماشاکە هیچت پێ چارەسەر ناکری خراپە بێ ئەبێ لە کاتی خۆی هەموو شتەکان بکەی خاڵی چوارەمان ئەوەیە زۆر جار قسەکان بۆ مەلیکەکە ئەچێ بۆیە خاڵەکانیەوەیە ئەبێ وڵات دای مساعد ئەو کەسانە دڵسۆزن لە خۆی نێزکاتەوە مستەشارێکی دوو لە ڕووجەنابتان درۆزندانەنا دنیا کاول بێور بێژە ئەشەنە بیلا هیچ عیبی نییە ئەمڕۆ گشتی وایە کاتێ لەژێر لەبان کورسەکەی گەنە خوارەوە ئەم جاجە ئەی کوا ئەی بۆ ئەی تو نەتوت ئەی وتی کاکت لەبەر تو نەموت لەبەری باش ڕێگەنە خوارەوە نا تۆ کەسێکی ڕازگۆدانە با قسەی ڕازە بۆ بکە قسەی بەس ئەشەنە بیلا نەکە گەورم ئەشەنە بیلا دنیا هیچ عیبی نییە شامی شەریفە نازانێت لە خوارچۆ هیچ وانە نە ئیمڕۆ وڵاتەکان سەرکردەکان بۆیە خەڵکی دوول لە ڕوو جەنابتان یعنی حرمەتمەیە بۆ جەنابتان و ماڵی خوا ئەوەی شەمان بینێ ئەوەنە درۆزن دەوری گردووە ڕازگۆ دەوری نەگردووە هەر دروی بۆکە حتا ملی ئەداتە شکانە کە ملی داوەشکانە دوایشی پێکەنێ ڕاستیەکان ناگەیەنێ و نایە لێ ڕازگۆیەکانش بگێتە پاڵی نایە لێ یعنی وازانێ ئەم ئەگە ئەم بڕوا دوو قسە بکە دوو قسەکە وازانێت تەئسیر لە ئەمەکە تەئسیر نا بابە تۆ ڕاستەکە با بگێ وە خۆی بگێ جوانە ئەوە دڵسۆزە بەڵام کەسی دڵسۆز چونکە کەسی دڵسۆز ئیسفادەی لێەکە هەموو کەسێک وە خاڵێکی ترمانشەوەیە تەماشای ئەمەلیکە بکەین ئەوەیە نەک خەڵکی ئەوەی کە لەگەڵایەتی ڕازیەکەت ئەڕوێنە ئەو خەڵکەش کە ناڕازی بوون ڕازیەکرد لە خۆی ئەوە گرنگە زۆر تۆ نابێ ئەوەی لەگەڵ خۆتا بێ بژێر ئەمانەیە و باقەکەیفت نا تۆ ئەوەی ناڕازیە بێ پێش ئەوەی کە ڕازیە ئەوە لە خۆت ڕازی بکەی خاڵێکی ترمانەوەیە ئەمن و ئەمانی وڵات تەبعەن زۆر پێویستە چونکە هەرچی کاتێ دینداری سە بە ئەمن و ئەمانەکرێ من و تۆ ئەگەر ئەمن و ئەمان لە مزگەوتە ناتوانیاوە دانیشت بەڵام تۆ ئەگە خەڵک گەیە ڕادێک نەتوانی ئەو خەڵکە کێشە و گرفت و مشکلەی ئەو خەڵکە کۆکەیتەوە چارەسەریکەی ئەو کاتە بە هەموویە ناتوانێت ئەمن و ئەمانێ دروستکاتەوە دووبارە چونکە خەتەرە ئەبێ وریابیت خاڵێکی ترمان تەواڵع ئەبێ زۆر متەواضع لووتبەرز نەبی ئێستا تو باوکێک لە ماڵات خوا ئەگەر لووتبەرز بێ باوکێ لوتی بەرز بێ لە عاسمان بێ حەساب بۆ مناڵینەکە سەریە دوو سەر ئەم مناڵانە لێ خۆشە بن چی کاتێ هەتا هیچ نازانن هەرچی ێژێ قسەیەکەن گەورە بوون کەمێتر هەر قسەیەکەن بینە زەلامێ گەورە ئەم باوکار گویان نەداتی ڕۆژەکەن پێ لە فڕێدن دەشت و بڕخوا حافیزی بێخ و دەسەڵاتدار حکوومەت و ملەتش وایە ملت هەتا مدەیەکە ڕوا لەگەڵ ئەو حکوومەتە هەر گوێی لێ نەگر کاکەژە فەرمو بێوە ڕێ کاکە تو قیمەتی نییە بەخوا بەمانە فەرمووە کاتە بڕۆخوا حافیزن جاتمامدە دەست لە بەرومان بەردە ئێمە هەرچی ئەڵێن تو لوتە لە عاسمانە گوێ لە کەس ناگری نایتە ناو خەڵک ناشکری خوانەوە سێر کە تەماشاکە تخوا مەسوولەکان بەم مانگ ڕەمەزانە تخوا بزان دێن بۆ مزگەوتەکان بام نەو گلێ بکەم دووبارە سێجا تخوا عیب نییە بۆیان تو خوا عیب نییە یعنی مانگی ڕەمەزانە باش ئەمانە موسڵمان نین بەڵێ ئەی کوا بۆ لە مزگەوتەکان نایبین ئەی باش هەموو شوێنێ بینن خۆ بەس ماڵ خوا نابین خەینا لە ئێوە لەگەڵ خوا عاجزن یا ئەگە عاجزن بێ ناشتۆ بن لە ڕەمەزانە یەگەر عاجز نین خۆ ناتان خۆم بنایە مزگەوتەکان من تێ ناگەم یعنی ساڵی نەوەتەکان پیاوە تەمەنەکان لەوێ فکریان بێ سێرەکەی کاکە بەتەمەن یعنی لە جێشی عێراقیە زابطی وا نەژمەی دنیاوە بانشانی بێت لە مزگەوتدانە لە یەکەم سیرۆ نوێژێ کرد ئیمڕۆ چیوە پشت مێزێتر مزگەوت بای هەر مێزێکی بچووک ئەچێتە پشت مێزەکەەوە ئێتر مزگەوتی لێ بێتە شتێ بۆ هەموو شوێنێ ئەڕوا بەس بۆ مزگەوت ناڕە نەعوذ بالله تەشبیه نوێزانین وەک چییە وەک فیلەکانی ئەسحابی فیلە ڕووی بکە لە هەموو شوێنێ ئەڕوا بۆ خراپە بەس ڕووی بکە لە ماڵخوا ناڕوا یعنی تۆ بەوا بیت جا ئەمە تۆ بڵی خوای گەورە ڕەحم بە من و تۆ بکە
من أيك أوابي ونيل مزقوتا نيشكاو أو خلق نبينيو معاناتي خلق نبيو لقى خلق نبيو أي تخواتو قرقتك شي بيد لا يتو أخسيك راسد بو بيجي ريتو بيجي وايا وانيا قورم بتأكيد وانيا دو خال مع طاعك خالكي ترمانية تواضع بي لقى الخلق بي سادة بي لنا خلق ها بدستي أشميري استابونو من هركسيك أوي بوستي عودسو رمضان كان غير رمضان كان جمعة كان دين خلق باس يعني كان لما جلسة كان حزناك مناو بينهم هيا الحمد لله زور تشبيعي وشاك محترم كسي واهيا دين دارة الأخوة ترسى خو بوست شي بسارة بدستوي مسؤولي بونو منا بياوي كيلا كلا المسؤولي قشت بوليسي قرميانا مزرعي كي مزقوتي كي كردا خوي برنوجيكا أتشي برچو شوينه حماية كان دانا خوي برنوجيان بوك أو أنا أشناي بما بالرفيقي ودوستي ملا أو أنا أشناني بخلقي تر خلقي زاران واشي حظش ناكم لا يبدأ كواتا خلق ما نشي لوا أو أنا خلق خوش يعني قرق بس يعني بس تو كاكا بواي أي بوناي كاكا وري لقال خلق كي خوتا شعر كي خوتا شان بشان على قناع لما يكا شويك بي روجي بي تعقي بي نوجي بي فرزي بي هبيت الشايتي دنيا وقيامة وقت خالقي تراوية راستقينا أويك إنسان هموش تي براستي بجواني بكا لحمو إشيكي راس بخوا لقلطايا غير الراس بيخواي يورا خوشتي نقرك خالقي تري شوية نابي مروف طغيان بكا كبرية بي لود برز بي بخواي كي لوتي برز بي خوا لوتي يشكني لدنيا همو دنيا لجير دستي بي خوا لوتي يشكني تماشاكا تماشا دنيا بكا بتشاي صدام حسين سيريكا سير مصركا سير روسياكا فرعوني سر عرزنيا فرمولاتك يا أواني لتشاو روسيا يعني أوافك أي خوا سي خوا شون لوتيش كان هاد درسيك بعالم الله سي أمريكا كا 20 سال ربق لأفغانستان سيريك خوا لوتيش كان همو خوا أما قشتي درزة بيمان بشان ده شو شني بقوة بي بعد رجال خواي جورش تكي بوشك نية ناتو إن شاء الله بوي بخلق الله حجد صلاة نية قيامة دوتواني لسر زويا خوي كل في كل به أمر تويس بينه إلا ده صلاة الله جانبه چونکە ئەبێ وریا بیت تۆغیان نەکەی زۆر کە دەرچووی خوای گەورە یەقەتەگرێ ئیتر یەقەتەگرێ وایە قەشەگرێ بەخوا دەرچوونی نیەتیایە خوا پەناماندا خاڵێکی کۆتاییمانشەوەیە دنیا فانیە بەخوا دنیا بۆ کەس نامێنێ بەخوا ئەڕوا تەواو بێ ئێستا وانەی وا ژیانیان ڕۆژە ئەخ خۆزایە وەختی خۆی وام نەکردای وام بکردای جا قیمەتی چ تازە تۆ کردن بۆی ئێستاش دەرفەت هەیە بۆ هەمومان بۆ کەسانی بە تەوبەیان نەکردە تا ئێستا کە نەگەڕانتەوە ئەتوانن بگەڕێنەوە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە ڕەحم بە هەموو لایەکمان بکە یا ڕەبی خوایە عیبادەتمان لێ وەرگری صلی الله علی محەممەد وعلى آله